ئەو سێ ڕووداوە چیان لە ژیانی جەنابەت دروست کرد؟ ئەو شوێنەی کەلی دانیشتبوون کۆبوونەوان دەکرد ئەو شوێنە قەسب کرا. ئایا یەکێتی و پارتی نەیانتوانی ئەو پەیامە وەکو پێویست وەربگرن؟ سەرکەوتوو نەبووین لەوەی کە ئاسەواری ئەو شەڕە وەلا بنێن. بەڕێزان سڵاوتان لەبێت. ئەمڕۆ لەگەڵ کارکتەرێکی سیاسی ناسرا و گرنگ قسە ئەکەین. کەسایەتیەک لە هەولێر خۆشەویست و لەسەر ئاستی هەرێمی کوردستانیش دیار و بەناوبانگ، بەڵام کەسایەتیەکی کەمدوو بەو مانایی کەم لە میدیاکان دەرئەکەوێ، بەڵام کە دەریشکەوت لە کات و شوێنی خۆی قسە ئەکا. ئەویش بەڕێز کاک عەدنان موفتیە. سوپاس بۆ ئەو دەرفەتەی کە بۆت ڕەخساندین، زۆر سوپاس دەکەین. کاک عەدنان ساڵانە لانی کەم جارێک لە میدیا دەرەکەوی جەنابەت، ئەویش ئەگەر هەر هیچ نەبێت لەسەر ئەو کارە ساتەی کە لە یەکی شوبات پێشتر ڕووی داوە. من دەمەوێ چونکە کارە ساتی یەکی شوبات ڕووداوێکی ناخەژێن بوو، ئەمەوێ بگەڕینەوە بۆ چەند ڕووداوێکی دیکەش کە لە ژیانی سیاسی و پێشمەرگایەتی جەنابەت ڕوویان داوە. ئەویش بردومانەکەی چۆمان لە ساڵی 1970 هەروەها بابەتی ژەهر خواردنی جەنابەت لەلایەن ڕژێمی بەعسەویش وەبزانام لە ساڵی 1970 بوو. ئەو سێ ڕووداوە چیان لە ژیانی جەنابەت دروست کرد؟ سوپاس وەڵاهی پێش ئەو ڕووداوە نەشەر یعنی لە مناڵیەوە هەستم دەکرد ژیانی ئێمە جیاوازە ڕاستیەکەی، وەکو کوردێک لەو شارەدا لەدایک بووین و هەر لەگەر شعورم پەیدا کرد هەستم بە دنیا کرد و زانیم ئێمە فەرقمان هەیە لەگەر بەشەکانی تری عەرەب زۆرینەی عێراق هەرە بن، لەوەی کە لە مەکتەبا بە عەرەبی دەخوێنین. دواتر کە لەگەر گەورەتر بووین و ئەوانە هەستمان کرد فەرق و جیاوازێکە زیاترە و ئەوەی کاریگەری هەبوو زیاتر لە ماڵەوەی خۆمان، ینی باسی کوردایەتی و ملەتی کورد و شعری کورد و ئەدەبی کورد و اینجا سیاسەتی کورد. سەرەتا وەکو مناڵ لە باوکمەوە کە سیاسی نەبووە، بەڵام لەبەرەوەی لە قاهیرەی خوێندبوو لەوێ ئاشنا بوو لەگەڵ چەند خوێندکارێکی کورد دەستیەکانەوە کە لە باکووری کوردستانەوە هاتبوون، وەکو محەممەد عەلی عەونی، وەکو عومەر وەژدی، ئەوانە کە کوردایەتیان نەکرد لە ڕێگای ئەوانەوە ئەخباری باکووری دەزانی بەسەرهاتای کانی وێندەر و شۆڕژەکانی وێ کە لە وێندەر لەلایەن کامالیستەکانەوە چۆن جینۆساید کراینە. دوای ئەوە مام شەمسەدین موفتی کە لە سەرەتای ژیانیەوە تێکەڵاوی کوردایەتی بوو، باوەیەک کە یەکێتی قوتابیانی کوردستان دامەزرا ئەو سەرۆکی یەکێتی بوو، مام جەلال سکرتێری بوو، وەکو مام جەلال هەردووشیان خوالیان خۆش بیتن لە چلەی مام شەمسەدینە ئەوە بە تەفسیل باسی کردوانە. ئێمە لە مناڵیەوە کە ئەوە تاسیل لێکردین. دوای ئەوە لە ساڵی 60 ڕەحمەتی مەلا مستەفا هات بەسەردان شەوێک لە قەڵامایەوە میێوانی مام شەمسەدین بوو، ئیترەوە حەدەسێکی گەورە بوو. پاش ئەوە تەبعاً کۆدەتا 63 ڕەنگدانەوەی کۆدەتا 63 من تێکەڵاوی سیاسەت بووم و داخلی تەنزیماتی پارتی دیموکراتی کوردستان بوومی ئەو وەختی بە تایبەتی ناوی یەکێتی قوتابیانی کوردستان. لەو ڕێگایەدا تەبعاً چەندین جار تووشی ناکۆچی و دەردەسەری بووینە. 71 دیسان لە سیاسەت جیران لە بەغدا، ئەوەش کاریگەری زۆری هەبوو، ئەگەرچی کورد بوو 2 هەفتەیەک بوو ئاوا، بەڵام کاریگەری هەبوو لە سەرما ژیانی زیندانی شمدی. 74 بووم بە پێشمەرگا و لە 74 ئەوەی جەنابش باس کرد ڕۆژێکیان لە چۆمان فرۆشگایەکە بوو، من شارەیەکی حەزبیم هەبوو لەوێ، لە پشت فرۆشگاکە کۆبوونەوان دەکردوانە لە پڕ وەکو بڵێ ئەجەلمان نەهات بیتن. کۆبوونەکەم بڕی گوتم بەیانی وەرنە لای من لە دەربەندی بووم لە دارایی ئیشم دەکرد لای ڕەحمەتی عەلی عەبدوڵڵا. ئەوان هاتمە سەردا دەکەی سواری سیارە بووم بۆ ناوپردان بڕۆم، هەمووی 2 دقەی نەخایەن قەسوێن دەکرد. ئەو شوێنەی کەلی دانیشتبوون کۆبوونەوان دەکرد ئەو شوێنە قەسو کرا، ینی ئەگەر نەڕۆیشتوان 6-7 کەس بوون لێوەدا هەر 6-7 دەڕۆیشتن، بەڵام بەهۆی ئەوەی کە من ڕۆیشتم ئەوانیش پەرتیان لێکرد لەو دقەیە. چەند کەسێک بریندار بوو بەڵام سەلامەت دەرچوون. دوایەوە تەبعاً لە زۆر بەهۆی خەباتەوە کە یەکێتی دامەزرا چوون بۆ سووریا و هێنوانە لە سووریا بی، لە ئێران بیتن، لە شوێنی تربی لە مۆسکۆ بیتن، لە عێراقەوە لە هەمویان دەرەسەریمان دیتە بەگرتنیشەوە چەند جارێک جیرانە کورد وێنوانە.
ئەوەی سالی ئەومەکە ژار خواردنەکە ساڵی 1970 بوو. ئێمە ئەو وەختی حزبی سۆسیالیست بووین، بەڵام ئاشبوونەوەمان کرد بوو لە ساڵی نهایەت کۆتای 85-86ەوە 1970 چوینە منتقەی یاخسەمەر. لە یاخسەمەر ئیتر لەگەڵ مەکتەبی سیاسی و مام جەلال و ئەوانە کۆبوونەمان کرد، بڕیارماندا بارگایەک لەوێ بکەینەوە و ئێمە هەموومان بووین. دکتۆر مەحموود بوو، کاک ڕسوول مەمەند بوو، حەمەی حاجی مەحموود بوو، خاڵە حاجی بوو، شێخ محەممەد شاکردی بوو، زۆر بووین. ئەوان ڕۆیشتم و دکتۆر مەحموود باینەوە چوین، ئەوان گەڕانەوە بوو مەکتەبی سیاسی. ئێمە چوین لە سێروان گوندێکە نزیکی مەرگەی، لەوێ بارگامان کردەوە. ئیتر ڕۆژێکیان هین بوو، شەڕ بوو بینی پێشمەرگە و هێزەکانی حکوومەتی عێراق و لە هەمان کاتژە نزیک لە ئێمە قسفی تەیران هەبوو بینی عێراق و ئێرانە، شەڕی عێراق و ئێرانیش هەبوو. ئیتر چەند شەهیدێکمان هەبوو، برینداریشمان هەبوو، بڕیارماندا بچین سەردانیان بکەین. لەو ئەسنایەت دواکەوت ئامادەکردنی مەراسیمەکە ئەوانە چوو لە ماڵی مستەفا چاوڕەشی کە ئەو وەختی مەسوولی ئەو مەنتقەیە بوو و لە کاتی ناخواردنە ژارمان بۆ تێکرا بوو، 10 کەس بوو، سیانمان لەوێ شەهید بوون. ئێمە بە برینداری حکایەتی دوور و درێژە باسم کردی زۆر هینەوەنا. دواتریش تەبعان یەکی شوبات بوو کە پێش 2 ڕۆژ یادەکەی بوو. بەڕاستی کاریگەرێکی زۆری هەبوو لەسەرمانە، لەبەرەوەی یعنی تۆ دانیشتووی جژنەیە، پێشوازی لە خەڵک دەکەی، ڕۆژی ئاشتیە، ڕۆژی پێکەوە ئاشبوونەوەیە، بەخۆشی دەوی بەسەری بێتوانە. 2 مێشک ڕەشی دواکەوتووی فەرهەنگ و هاتن خۆیان تەقاندەوە، یەکێکیان لە بارگای ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان، یەکێکیان لە بارگای پارتی دیموکراتی کوردستان بۆ بەهۆی ئەوەی کە 102 یا 103 کەس شەهید بن و زۆر کەسیش بریندار بن. منیش یەک لەوانە بووم کە بریندار بووم، بە سەختی بریندار بووم. 4-5 مانجویست هینەکان، چەندین ئەمەلیات و تا ئێستا کەس لەدەستم هەیە و بەڕاستی کاریگەری زۆری تێکردم. و ئەو وەختی جگەل لەوەی کە پێم خەریک بوو بیبڕن لەیان بڕی ئەوانە، چەند ساچمەیەک بە ئێرە بەدەوم کەوت بوو بە ملم و ئەوانە، تاسیری لەسەر زمانی کردبووم، زمانم قورس بوو. پاشوی بە ساڵێک هەر لە مراجعە دکتۆرە فەڕەنسیەکە پێی وتی با شتێک پێ بڵێم بۆ ئەوەی هێندەبی، چکم ئەو ئاسارەی هەرما بووم. وتی لە مێشکدا شتێک هەیە، ئەگەر کارە ساتێکت بەسەر هات بیتن هەر وەختێکی باسی بکەن یان باسی بکەی خۆت، جەستەکەت کە ئەزیەتی خواردویە و بیری دێتەوە، بەشێک لەو ئەزیەتەی کۆن بۆ دێتەوە. ئێستا کە بۆ تۆ باسی دەکەم، بەشێک لە زمانم سڕ بوو. ئەو قسەی دکتۆرە زۆر ڕاست بووانە. دەبێت لەو ڕۆژەدا هەواڵێکی زۆر کە زۆر خۆشەویست بوون، نزیک بوون لە خۆم، جێگەری من بوون، کارجێری مەڵبەند بوو، جگەل لە برادران و هەواڵانی تریپارتی کە ئەوانیش هەموو ناسیار بوون، تەمەنێکی دوور و درێژ پێکەوە خەباتمان کردووە، چ لە شۆڕشی ئەیلول، چ لە شۆڕژی تازە و هینوانە. جێگایان پڕ نابێتەوە بەڕاستیەکەی. من وەکو ئەوێ ڕۆژش باسم کرد لە مناسبەیەکە، فەیلسوفێکەیان زیاتر لە فەیلسوفێک دەڵێ مردن یەکسەر نایەتن، بەش دێ. هەر ڕەفیقێکت، هەر خۆشەویستێکت لە دەستدا ڕۆیشت، بەشێک لە جەستە دەڕوا تا دەگاتە ئەوەی خۆشت ڕوحێدەوە. جا ئێمە ئەگەر حسێب بکەی جوابی سوالەکەت ئەوەیە، چەندین بەش لێ بەڕۆیشتووە، چ ئەوانەی شەهید بوونە، چ ئەوانەی زووتر لە تەمەنی خۆیان لە حەقی خۆیان زووتر ڕۆیشتون. بۆیە یعنی ئاسەواری ئەو ڕووداوانە، ئەو شەهیدانە ڕۆژانەیە بیرکردنەوەیان لەگەڵمانە دەژین. بۆیە هەندێک جارکە ڕووداوەکان دەبینین و ئەوانە هەز دەکەین زۆر لەو مەسوولانە لە ئاستی ئەو مەسوولیەتە نین، هەز بەو خەباتە و بەو تەسهیاتە ناکەن کە ڕووی داوە. سەدان کەسمان کە شەهید بوونە لەو ڕێگایەدا، ئەگەر هەز بە مەسوولیت بکەن، تەباییەکی فەوری پەیدا دەبێتن، یەکسەر پەیدا دەبێتن، بۆ 2 ڕۆژ
گەلەکەمان پێویستە دائیمەن یادمانەوەیتن بە چ معاناتێک و تەسهیاتێکەوە ئێمە گەیشتونێتە ئەوڕ. زۆر باشە. ئەو ڕووداوی 1 شوبات دیارە دوای ساڵانێک لە شەڕی ناوخۆ بوو بە ئامانجگرتنی یەکێتی و پارتیش لە یەک کاتدا لە یەک ڕۆژدا لە یەک مناسەبەدا ینی بەردەوام باسی ئەوە شکرا کە ئەو پەیامێکە بۆ هەردوو حزبی دەسەڵاتدار کە ئەوان یەک دژمنیان هەیە. بەڵام ینی دوای 22 ساڵ تێپەڕبوون ینی ئێستا دۆخی یەکێتی و پارتی بەو شێوەی ئێستا ئەبیندرێ. ئایا یەکێتی و پارتی نەیانتوانی ئەو پەیامە وەکو پێویست وەربگرن یان ئەوە چۆن بڵێ شتێکی کۆنە ینی ڕقێکی کۆنی نێوان هەردووچیانە کە زیندوو ئەبێتەوە؟ ئەگەر باسی ئەو جانێ بکەی دەبێت ڕاوەستی زۆر قسەی لەسەر بکەین. بۆچی ئەو ناکۆچیە ئاسەواری ئەو شڕە ناوخۆیانەکە یەک لە دوای هاتووە تا ئێستا کە ماون زۆر دەخایەنیتن قسەوێنە. بەڵام ئەگەر بە کورتی باز بکەین من پێم وایە ئێمە سەرکەوتوو نەبووین لەوەی کە ئاسەواری ئەو شەڕە وەلا بنێن فەرهەنگمان بگۆڕن فەرهەنگی ناو گەلەکەمان کە زۆرینەی پارتی و یەکێتیە هەواداری ئەوانن لە شەڕی ناوخۆدا شەهید زۆر بۆ لە هەردوو لای ئەو شەهیدانە ئاسان نییە لەبیر بکەن شەهیدەکانیان دەبیر بکەن چۆن شەهید بوونە لەبەرەوە. بەڵام فرسەتێک هاتە پێش لە دوای ڕوخانی ڕژەمی بەغدا ڕێمی سەدام هینوانە و ئاشبوونەوەی گشتی حکوومەتمان تێکەڵ کرد و ئەو پەڕی هاوکاری لەبینی هەردوو لا هەبوون بە تایبەتی لەبینی ڕەوانشاد مامزەلاد و بەرز کاک مەسعود و ئەو سەرۆکی هەرێم و ئەو سەرۆکی کۆمار بوو کە ئیرادەیەکە بوو بۆ ئەوەی بەیەکەوە خزمەتی گەلەکەمان بکەن. لەو فترەیەدا هاوکاری یەکتر بوون دەستکەوتی زۆرمان بەدەستهێنا چ لە نووسینەوەی دەستور چ لە هەڵبژاردننی 2005 و هەڵبژاردننی ئەنجومەنی نیشتمانی بەغدا و کاریگەری کورد لە بەغدا ئەوە لەو هەمووی لەو قۆناغەدا بوو کە هاوکار بوون ئیرادەیەکە بوو بۆ ئاشتەوایی بۆ ئەوەی ئاسەواری شەڕی ناوخۆ نەمێنێتن. ئەمەش تەبعەن ئاسان نەبوو دەبایە هەنگاوی زیاتر بنێن چونکە بنەمای سەرکەوتن لە گۆڕینی فەرهەنگە ئەبێت تۆ بزانی لە کوێوە هاتووە چۆن دەتوانێت بچیە وەزعێکی ئاسایی. من ئەو وەختی زۆر قسم لەسەر ئەو مۆزوع ئەکردووە باسم کردەوە لە کۆبنەوەکانیشە ئەگەر پێشمەرگە و هێزی ئەمنی ئاسایش و هێزی قەزا سەربەخۆ نەبن دوور نەکەونەوە لە کاریگەری حزبین بەڵێ پێشمەرگەی دێرینە خۆ ناتوانێت پێ بڵێت تۆ عەقیدە بگۆڕە بەڵام دەبێ وەلایی بۆ کیان بیتن وەلایی بۆ یاسا بیتن نەک هەر گرژێک پەیدا بوو هەرێکە بەلای حزبەکەی خۆیەوە بڕوە. ئەمەش بەداخەوە ڕوویدا بە تایبەتی دوای نەخۆشکەوتنی مامزەلاد و پێشی ئەوەش تەبعەن نەمانتوانی ئەو حکوومەتە ڕێک بخێن و یەک بگرن و ئەوانە تا من دێتە بیرم 2006 کە حکوومەت یەکی گرتەوە پێشنیارم کرد وتم بۆ وەزیر جێگری بۆ دامەنێن وەزیر دەسەڵاتی بدەنێ هەرچی بیتن دەسەڵاتی کامیلی بدەنێ لە خلالی 6 مانگە دام و دەستگای هەردوو لا یەک بخاتن. بەڵام بەداخەوە ئەو پێشنیارە سەری نەکرد وەزیر دانرا و جێگر دانرا هەر لەوێوە دەست پێ کرد شێشەکان وەکو خۆی مایەوە هەرێکە ئەگەر یەکێتیە جێگرەکەی یەکێتی بدە چۆ لای جێگرەکەی پارتی بدە چۆ لای وەزیری و بەعکسیشەوە بەڕاستی نەبوونی متمان نەبوو لە نێوان هەردووچیان یان دڕازیکردنی خەڵکانێک بوون بە ئەوی پۆستەکان نەبوونی متمانە یەک و فەرهەنگی شەڕی ناخۆکە لە شێش چارەوە هەیە دائیمان هەیە ئەگەر بێت و بەدیلێکی دۆ نەبینیەوە ئەویش کەوتم ئاشتەواییە قانونە دوورخستنی دام و دەستگاکانە لە حزبایەتی ئەومان پێ نەکرا کە پێمان نەکرا هەر وەختێکیش هەڵبژارن دەبوو زۆر کەسیان پیاوا بوون وەڵا نەک پیاوا بوو حەقیقەتێک ئەوە بەداخەوە کەوا دەڵێم کە گەرانەوە بۆ بیری تەستی حزبایەتی یاخود بانگەشەی هەڵبژاردن لەسەر ئەساسی ڕق لەوەی تربیتن جارێکی کە ئەو فەرهەنگە زیندوی دەبووە یانێ بۆ ئەوەی لە هەڵبژاردندا ڕێژەی زۆر بینن پانیان بۆ دەنا تۆمە بۆ بەرامبەرەکەی ئەویش بەعکسەوە تۆمە بۆ مەرە ینی ئێستاش دەڵێم منێ نێرەمەوە تاوەکو ینی
بە قەناعەتەوە بتمانە نەگەڕێتەوە و بە قەناعەتەوە ئیش نەکرێتن و یاسا سەروەر نەبیتن ئەو بیرتەستی حەزبایەتی هەر دەمینێتن. ئێستا فرسەتێکی گەورەی هاتە پێشەوە لە ڕووداوەکانی ڕۆژاوە گەلەکەمان بە شێوەیەکی بێوێنە هاتوتە سەرشەقام هەستی نەتەوایەتی و هەستی پشگیریکردن لە خەباتی ڕۆژاوە هەستکردن بە خەتەر زکم ڕۆژاوە ئەگەر بشێتن خوا نەخواستە دواتر باشوور دەشێتن و بە عەکسیشەوە بە شێوەیەکی زۆر بە قووەت ئەمنیەتی هەردوو لا تێکەڵاو یەکتر وە بەبێ هەستی پێ بکەیت بەڵام ئەو ڕووداوانە ئیسپاتیان کرد کە ئەمنیەتی استراتژی باشوور گرێدراوە بە ڕۆژاوە هەمووی بە یەکەوە گرێدراوە منتقەکە بە قوولە ئەو باسکردنە ئەو زۆرە شیکردنەوەیە بەڵام ئومێد دەکەم کە ئەو وەزعە تازەیە کە دروست بووە هەر لە سلەیمانی تا هەولێر تا دۆهۆک تا کەرکووک تا ئەوروپا شارەکانی ئەوروپا بە شێوەیەک قەت وێنەی نەبووە خەڵک بێتە سەرجاددا بە بەرزکردنەوەی ئاڵای کوردستان ئەوانە داوای یەگرتنی کورد بکەن داوای ئەوە بکەن ناکۆچیەکان والا بکەن ڕێککەون بۆی بتوانن لەگەر وەزی ئێستای عالەمە کە زۆر جیاوازە لەگەر پێشی چەند ساڵێک جیاوازێکی گەورە هەیە دەبی هەست تێ بگەین نەگەڕاوەستین تا لێماندا قەومی ئەو وەختی باسی ئەوەی بکەین و چی بکەین. زۆر باشە دواتر باسی ڕۆژئاوا ئەکەین بەوردی بەڵام بەس باڵێ مادام هەر باسی یەکێتی و پارتیە دۆخی ئێستای نێوان یەکێتی و پارتی لە ئێستادا کە باڵێن پەیوەندی سیاسیەکانیان گەیشتۆتە نەوێک لە تەشەنوزی سیاسی چۆن هەڵە سنجینی جەنابەت پەیوەندیەکانیان ئێستا بینی پارتی یەکێتی وڵات بەچێکە لە قسانێکە کردمان ینی دوو حقیقەت هەیە دەبی هەردوو لا تێ بگەن لە تەعاملکردنا یەکترە یەکێکیان ئەوەیە کە ئەو واقعەکە هەیە دوو منطقەیە دوو حکومەت بۆ هینوانە بەداخەوە تا ئێستاکە ئەگەر تەماشا بکەن لە حەقەتدا وەکو خۆی مایتەوە و مەرحەلەیەکی باشی دەوێتن تاوەکو ئەو دیاردەیە نەمینێتن بەڵام حەقەتێکی تریش هەیە ینی نەتائیجی ئەنجامەکانی هەڵبژاردن چییە ئەوەش دەبێت ڕەچاو بکرێتن تو باسی دیموکراتیت دەکەی باسی ئالوگۆری دەسەڵات دەکەی ئەبێ ئێمەش وەکو ملەتانی دنیا وەکو دەوڵەتانی دنیادا پابند بین بە یاسا بەڵام ئەوە بە تەنیا ئەنجامی هەڵبژاردنەکان ناتوانێت تۆ هەل بدۆزیەوە بۆ ناکۆچیەکانت نەوە دۆخە ئێستاکە ینی ئەگەر متمانە هەبووە ئاسان بوو لە ڕاستیدا و بەڵام لەبەرەوەی بڕواایان بە یەکتر نییە یاخود بیری تەستی حەزبایەتی ئەگەر ڕاستیەکەی بڵێن هەڵمەتی هەڵبژاردن ئەو شێوە هەڵمەتەی کە هەردوو لا کردیان دەچی زۆریان بە ئەندامە لایەنگەرەکانی خۆیانیاندا کە وا دەکەن هیچێکی واقعی نەبوو هیچ سەرەفێکی واقعی نەبوو تەجاوز بوو لە واقع هەندێکی تەمەنیات بوو بە تەمەنیات ناگەی نەتیجە ئەگەر واقعیت وانەبی جا لەبەرەوە وەختی ویست ساڵێک و دوسێ مانگ پەرلەمان کۆ نەبوویتەوە منطقی تێدا نییە هەر لەبەرەوەیە لە هەردوو لایەکە ئەم وتوێتی نەوە قسەی کردو وعدی داوەتە بە خەڵکەکەی ئەمیش نەوە چتر وات داوەتە خەڵکەین ئەمما ئەگەر ئێرادە هەبیتن بە متمانە پەیداکردن بەوەی کە دەچنە ناو کۆبوونەوە وەکو نەچن بەرامبەر لە سەنگەر بەرامبەر یەکتر دانیشتن وەکو یەک تیم بچن کە چارەسەری ئەو کێشانەی ڕوبەڕووی گەل بوویتەوە بکەن استحقاقاتی هەڵبژاردن خەڵک چاوەڕوان چ دەکات خەڵک چاوەڕوانەوە دەکا حکوومەت پێک بێ پەرلەمان دامنیشتن بژێوی خەڵک چا بکرێ چارەسەری کێشەی موچە بکرێتن لەگە بەغدا عیلاقەمان لەگە بەغدا باش بکەین دەروجیران لێمان بە حەقەت هینن ناتوانین تۆ بڵێ وەڵا دۆستنەوانە جیرانن هەموو جار مامزرا دەگۆ برامانن جارێک ئەمریکیەکان گوتی چۆن دەڵێ برامانە گوتی ئێمە چی بکەنا چاومان کردوتەوە ئەو جیرانمانەوە وەکو برایە ئەمە وڵاتانی تر دۆستمانن چکم خۆ دۆست خۆت هەڵە بژێری ئەوانە ناوماندێناوە برامان دراست سێمانن واقعێکی ترن یان ئەگەر تەماشای تاریخ بکەیت لە تاریخارە کاریگەریانە بووە کە لەوەی کوردستان نەبوویتە دەوڵەت هەردوو لە هەر لە دەوڵەتی سەفەوی عوسمانیەوە لە جاڵگیرانەوە
ئەو سراعی بینی ئەو دووڵەتە کورد تەقسیم بووە وەرزا بۆ دوو بەشەوە و بەشێک بووە لە شەڕەکانی نێو ئەو دوو دەوڵەتە تا دەگاتە حربی عالەمی یەکەم کە دەوڵەتی عوسمان ڕووخا ئەویش دیسانە چونێ بەهۆی سراعاتی تازە کە جگە لە دەوەی کە دەوڵەتی عوسمانی نەما وڵا ئەو ئەمبراتۆرە پارچە بوو بەڵام مەساڵحی بریتانیا و فەرەنسا ئەو وەختی و جوودی ئێران سەرکەوتنی ئێرانیشە لەوەی کە مایە وەکو خۆی هینوانە دیسانە کاریگەری خراپی هەبوو دەگەل لەو ئەسبابی ناوخۆشمان کە حزبەک و کەسایەتی چوانە بوو هەموو کوردستان کۆ بکاتەوە یاخود نوێنەراتی بکە هێزی هەبیتن بتوانین بکاتن کوردستان ئەمڕۆ بۆتە چوار پارت ئەگەر نەبوو بیتە پێنج. کاگەدان وەکو کەسایەتێکی سیاسی ینی هەوڵت نەداوە یان پلانێکت نەبووە نێوەن جیریەک یاخود قسەیەکی خێر لە نێوان یەکێتی و پارتی بکەن بەوەی ئەو دۆخینەوەیان تۆزێک هێور و هێمن بێتەوە. وڵاغم پرسیارەکە دەجێتی بە حەقت ینی ڕاستە ئێستا مەسئولێتێکمان نییە بەڵام مەسئولێتێکی تاریخیمان هەیە مەسئولێتمان هەیە بەرامبەر ملەتمان هێنانم لە ڕاستیدا من و ئەوانی وەکو منیش کە زۆرن هەر وەختێک دەدانیشتێکە لە کۆبوونەوەیکە بیتن ڕایمان داوە و داواشمان کردووە و بۆتە بەدیهیەت ئەوە بەڵام ئەوەی ڕاستی بۆ یەکەم جار باسی بکەمە پێشی دە 12 ڕۆژ پێش ئێستا 2 هەفتە پێش ئێستا هەر بەهەستکردن لەگەر ژمارەیەک لە برادەران هەڤانی تریانی کە کەسایەتین دەوریان گەورەیە و لە گەورە بووە چ ئێستا چ پێشتری شوانە نامەیەکمان ئاراستەی هەردوو لا کرد پارتیش و ناوەڕۆکەی وەکو یەک بوو بەڵام بە هین جیاواز لەولاوە بۆ سەرۆک بارزانی و سەرۆک منێت چیروان و کاک مەسرور لەولاشەوە بۆ کاک بافڵ و کاک قوبات کە داوامان لێکردن کە لە ئاستی مەسئولیت دابن مەبەستمان تەمان ئەوە زیاتر ڕووداوەکانی ڕۆژاوا بوو خەتەر هەبوو لەسەر ڕۆژاوا زۆریشتەوان بە تایبەتی پاشی ئەوەی کە ڕووداوەکانی حەلب بەو شێوەیە بوو خەتەری جنۆساید هەبوو لەسەر کوردوانە بە مبارەکەی ئەمریکا و تورکیا و عەرەب و بە تایبەتی کە قەسەد پێشتر قوات سووریە دیموکراتیک بوو نسبەتێکی زۆریان عەرەب بوون لەگەر ئەو وەزع تازەیە ژمارەیەک لەو ڕواسای عەشەرە عەرەبیەش بەیان داوە مەگەر حکوومەت سووریا دەکەوتن و خەتەر گەیشتە سەر ئەوەی کە بێتە ناکۆچی بینی عەرەب و کوردیشەوانە ئێنجا خۆشبەختانە کە نەگەیشتەوە بەڵام ئێمە مبادرەیەمان کرد و وابزان بەس جەنابی کاک مەسعود وەڵامی داینەوە بەس دیسانە چونێ هێشتا با بڵێن ئەساسێک دروست نەبووە بۆ ئەوەی بتوانین کە حالەتێکی تازە دروست بکەین ئەوە بەندە بە کۆبنەوەکانی خۆیان بەندە بە چۆنێتی چارەسەرکردنی ئەو کێشانەی کە ئێستا کە ئانینە لە بەغدا هەڵبژاردننی سەرۆک کۆمان و دەنگدان بۆ سەرۆکی ئەنجومەنی وزەرای عێراق کە ئێستاکە لەلایەن تەنسیقیەوە ئەبوو حوسین مالکی مرەشەحە هەم لە ناوان مشکلە هەیە کە بۆ ئێمەش مشکلەی دروست کردووە هەم لە ناو خۆشماندا کێشە هەیە و پێم وایە ئەگەر متمان ئابیتن ئەو شتانە قابل و حەلن بێ هەرچەندە دەڵێن بەیەک نەبەستراوەتەوە بەڵام ئێرەش کە چەند کێشەی هەبوو دانیشتنی پەرلەمان و هەڵبژاردننی حکوومەت وینوانە کە ئێستاکە ئەو کێشەیە قورستر بووە چارەسەرکردنەکەی بەشێک بەستراوەتەوە بە کێشەکانی بەغدا و هەڵبژاردننی سەرۆکی کۆمارەوانە بەهەرحاڵ جوای پرسیارێکە هەر وەختێک لە ئێمە داوا بکرێتن قسەی تێدا بکەین دەور ببینین بەو دەوەرەی کە دەتوانین بیبینین لە خزمەتی کاگەدان لە کاتەی هەستیات جەنابەت سەرۆکی پەرلەمان بووی ئەویش هەردوای شەڕی ناوخۆ بوو بەڵام هەستەکەی ئەو کاتێک کە جەنابەت سەرۆکایەتی پەرلەمانت کرد کەمترین کێشە هەبوو ئەویش بە حکمی ئەوەی کە یەکێتی و پارتی بە لیستی هاوپەیمانی و بزانم هاوپەیمانێتێکیان هەبوو کە لە پەرلەمان بوون ئەو قۆناغی خۆت لە سەرۆکایەتی پەرلەمان چۆن هەڵەسەنجێنی؟ وەڵام من بەحەقت دەتوانم بڵێم شانسم هەبوو لەو کاتەدا کە سەرۆکی پەرلەمان بووم یەکەم فترەیەکی ئەرینی بوو لە پەیوەندی بین یەکێتی و پارتی پەیوەندی پەیری مام جەلال و کاک مەسعودا
و هاوکارم بوون هەردووچیان لە ڕاستیدا. وەڵام من هەر لە یەکەم ڕۆژەوە وەکو سەرۆکی پەرلەمان شتم لەسەر سەرۆکایەتی پەرلەمانەکانی دنیا خوێندەوە ئەرچی سەرۆکی پەرلەمان چییە؟ تێگەیشتم ئەرچی سەرۆکی پەرلەمان بە دەرەجەیەک ئەوەیە دانیشتنەکان بەڕێکوپێکی بەڕێوە بباتن. خۆی بیرروباوەڕێ چییە؟ فەرز نەکاتن هێنە بەڵێ بیرروباوەڕەکەی ئەتفاز پێدەکاتن بەڵام ئەگەر ڕێیەکی هەبێت لە ڕێگای فراکسیۆنەکەی خۆیەوە هیم بکات. لەبێ ئیدارەی دانیشتەکان بکە و بە حەقێکی بە مساوات لەگەڵ فراکسیۆنەکان کار بکات. و من بەڕاستی ئەو فترەیە بەرنامەم وا بوو کە هەموو هاوکاریەکی پارتی و یەکێتی هەبیتن بۆی خستنەوەی حکوومەت و دەورشم پێ خۆشحاڵم کە بە ئەرینی حسێب دەکەمەوانە و پشتگیری بکەین لەگەڵ هەواڵانمان لە بەغدا کە لەوێنە بۆ نووسینەوەی دەستور دوای دامەزراکەکانی ئێرە لە هەموو قۆناغەکانە لە هەمووش مهمتر هەوڵدان بۆ نووسینەوەی تەواوکردنی ئەو پرۆژەی بۆ دەستور نووسرا بوو پێشی خولی دوایین پەرلەمان لەلایەن حزبە سیاسیەکانەوە بۆیان نردوو تەواویان نەکردو. لەوەشە توانم تا حەدێکی زۆر سەرکەوتوو بوون کە دوژنە دانرا 2 ساڵ و نیو ئیشیان لەسەر کرد و ئەوانە پرۆژەکەیان تەواو کرد بەڵام دیسان ململانێک سیاسی هاتە پێشەوە ئەو فەرهەنگە هاتە پێشەوە کە باسمان کردووانە ڕێگر بوو لەوەی کە دەنگ بدرێتن بە دەستورەوەنم بەڵام ینی بێ هاوکاری برادرانی تری پەرلەمان ستافەکی باش هەبوو لەژارێکی باش هەبوون هەموو ئیشان دەکرد و مادی بوون و پەیوەندێکی باشمان دروست کرد لەگە بەغدا پەرلەمانی عێراقا و لەگەڵ ئەوروپا سەردانی زۆر وڵاتمان کردووانە بەڵام بەداخەوە دیسان دەڵێم لایەنێکی تری هەیە لە لێرەدا تەجروبە ئێمە تازەیە مثلا لە پەرلەمانە خولی یەکەم تەواو بوو کە خولی دۆم هات ئێمە تەماشای ئەومان کرد خولی یەکەم چیان کردووە چ پرۆژەیەک هەیە تەواویان نەکردومە تەواوی بکەن چ پەیوەندێکیان هەیە لەگەڵ وڵاتانی دنیا ئێمە بە دووارا بچین و تانیوان تا حەدێک بەڵام مەسەرەن ئەو پەیوەندیانێک کە ئێمە دروستمان کرد چ لەگەڵ پەرلەمانی عێراقا چ لەگەڵ پەرلەمانی بریتانیا هی فەرەنسایی سویسرایی ئیتالیا زۆر وڵاتانی تریوانە وردە وردە نەما کوژایەوە نییە جا دەگەڕێنە بۆ سوالەکەت پێم وایە تا حەدێکی باش سەرکەوتوو بووم بەڵام سەرکەوتنەکە تەنیا بۆ خۆم نییە بۆ هەموو ئەندامانی پەرلەمانە بۆ پشتگیری مام جەلال و کاک مەسعودیە بۆ هاوکاری کاک نێچیروان و کاک عومەر فەتاحە کە ئەو وەختی جێگری حکوومەت بوو مانگانە کۆبوونەوەی مشتەرەکمان هەبوو هەرچێ سەرۆکایەتیەکە سەرۆکایەتی هەرێم و سەرۆکایەتی حکوومەت و سەرۆکاتی پەرلەمان ئەتوو مانگانە دامشیک معلومە دەتوانی کێچەکان چارەسەر بکەیت و ئەو کۆسبانەی کە لە بەردەمدا هەیە یەکلای بکەیتەوە پاش ئەو متمانە مەسەن زۆردان گرێچوەر دروست دەبوو ئەگەر لەلایەن یەکێتی با تەلێفۆنی مام جەلالم دەکرد چارەمان دەکردەوە ئەگەر لایەن پارتی با دەچوم بۆ لای جەنابی کاک مەسعودەوانە ینی ئینسان دەبی ڕاستی بڵێتن هەردووچیان زۆر هاوکار بوون و پشتگیری منیان کرد و لەبەرەوە سەرکەوتنەکە بۆ ئەندامانی پەرلەمان و بۆ ئەو پشتگیریە دەگەڕێتەوە کە لەلایەن هەردوو لا کراوە بوو. بەس قسە هەیە لە دوای ئەو باڵێن ئەو خولەی پەرلەمان و وردە وردە خولەکانی پەرلەمان بەرەو لاوازی چوینانی بۆ چوونی جەنابەت لەسەر ئەوە چییە بەپێی ئەوەی کە تێبینی دۆخەکەت کردبی لە دوای 2005 و باڕێن تاکو ئێستا؟ وڵی هەمووی گرێدا و یەکترە ینی پەیوەندیەکان لاواز بوونەوە وەکو وتم ئەو سەقافەت و فەرهەنگەی کە دەمانویست نەمێنێ زیندی بووەوە زەق بووەوە زیاتر ئەوانە لە جیاتی ئەوەی پێشمەرگە تەوحید بکەین حزبایەتێکە ناو پێشمەرگاتی زیاد بوو تەبیعی لایەنێکی تریش هەیە ئەویش سۆسیال میدیا کە ئەو گۆڕانکاریە بەسەرخۆدا هاتووەوانە معاملەکردن لە سۆسیال میدیایە بە شێوەیەک نەبوو بۆ پێشخستنی ئازادی و دیموکراتی ئەوانە بەقەدر ئەوەندەی بەکار هات بۆ ملمانەی یەکتری بۆ یەکتری شکاندن بۆ دژایەتیکردنی یەکتری ئەوانە ئەمەش کۆس بوو لە بەڕاستیدا بەرەوە ناتوانانی ینی بە شێوەیەکی گشتی تەماشا بکرد لە بەغداشدا موفق نەبوون ئەو بەرنامەیە کە هەبوو عێراقەکی دیموکراتی فیدرال فرەحزبی دروست بیتن بوو بە عێراقەکی تایفی
محاسسە بوو یعنی هەریەکە بەشی خۆی وەردەگرێتنیوانە لە جیاتیەوەی هەنگاو بنێن لەوێش ئاشتەوایی بکرێتن کەچی نەمانتوانی بۆیە لە جیاتی ئاشتەواییەکە بزوتنەوەی تیرۆریستی دروست بوو کە زۆر کەسێک لەوانەیە کە ئەگەر زۆرڤەش تەبیعی بە نەتوانن ناو ڕێخستانێ بەڵام فەشەری دەوڵەتی عێراق دروستکردنی دەوڵەت دیموکراتی ئەو لایەنشی بەقوت کرد. دوایین هەڵبژار کە لە هەرێمی کوردستان کرا مانی بە خۆمان نەزانین کە ئێستا پەرلەمانی کوردستان زیاتر لە ساڵێک و 3 مانگە ینی وەکو پێویست ئەدای خۆی جێبەجێ نەکردیە. بۆ چوونت چییە لەسەرەوە؟ ئایا فراغی قانونی دروست نەبووە لە هەرێمی کوردستان؟ چۆن ینی ئەو دۆخە چارەسەر ئەکرێت ینی بۆ معەلەقی نەمێنێتەوە؟ فراغی قانونیەکە هەندێک جار فێر لە قانون دەکرێتن ڕاستیەکەی بەڵام پێم وایە ئەو پەرلەمانێک کە ئەگەر هەر وەختێکدا کۆبوونەوەیان کرد دەبێ پەیڕەوی ناوخۆیان بگۆڕن لە پەرێوی ناوخۆ هێشتنی دانیشتنی پەرلەمان بە کراوەیی کارێکی خراپە ئەوە دووەم جارەوا بکەن یعنی دەبێ سەقفێکە بیتن وەختێکە بیتن بۆ کە لەگەر دەستپێکردنی پەرلەمان شوێن خواردنی ئەندامانی پەرلەمان و هەبێ لە خلالی چەرچەی یەکەمە سەرۆک و دوو جێگرەکەی هەڵبژێرن نەک بچنە دەرەوە نیساب نییە و بە کراوی بەجێبێڵن ئەمە ناحی قانونی وایان تەفسیر کرد کە پەرلەمان شەرعیەتی وەرگرت بەوەی کە شوێنیان خوارد و کۆبوونەوەکان ناکرێتن لەبەرەوەی نیساب نییە تەفسیری قانونیەکان وایە کە دەکرێتن ئەوە بەڵام عملیان ئەمە کارێکی زۆر خراپە لەبەرەوە باشترین شت ئەوەیە یەکەم کاری پەرلەمان ئەوە بیتن هەمواری پەیڕەوی ناوخۆیان بکەن و ئەوەی لابن وەکو عێراقی لێ بکەن کە دەڵێ لە دانیشتنی یەکەمە سەرۆک و دوو جێگرێکە هەڵدەبژێرێتن ئەگەر نەکرا لەبەرەوەی کە نیساب نییە ینی خلالی مەسەرن 3 ڕۆژ زیاتر نەباتن ئەگەر سیغەیەک بنووسن ئەگەر خلالی مەسەرن 10 ڕۆژە نەکرا پەرلەمان حەل دەبیتن ئەو وەختی ناوێرن ئەندامانی پەرلەمان خۆیان مادی بوونە هێنوانە مەجبورن حەلێکی بدۆزنەوە. بەڕێز کاک ئەندان مفتیەچینە ڕووداوەکانی ڕۆژاوای کوردستان سەرەتا ڕووداوەکان بەعام چۆن ئەبینی و دوایی ئەو ڕێکەوتنی کە لە نێوان هەسەدە و حکومەتی کاتی سووریا ئیمزا کراوە بۆ چوونی جەنابەت لەسەر ئەو ڕێکەوتنە و بارودۆخەکە بەعام چۆنە؟ ئەوانەی معارەزەش بوون لە سووریادا کوردەکە خۆی کۆکردەوە شەڕی داعشی کرد و پشتگیری ئەمریکای بووین و واقعەتی دروست کرد لە ناو سووریادا کە بەهۆی شەڕی داعشەوە مەسەلەی کوردی بەردەم قۆناغی ترەوە لایەن ڕێی عامی ئەمریکی ئەوروپی من مەسەلەن زۆر جار خەرچی بیانیم دەبینی و باسی ڕۆژاوایان دەکرد بە ئەجابە باسییان دەکرد جارێکە لە یەکانم لێکیانی پرسی وتمەوە ئەجابە لە چێوە هاتووە وتی دووسێ شتی تازە هەیە لە ڕۆژاوە کورد پەیامێکی داوەتە دنیا کە جیاوازە ملەتێکی جیاوازە لە ملەتانی تر ژن دەورێکی گەورەی هەیە لە دوای ئەو ڕووداوانەی پێش ئەو ڕووداوانە پێشی 2 ساڵ قسەی دەکەم ژن دەورێکی گەورەی هەیە لە شەڕی داعشە کە ئەوە نمونەیەکە لە دنیادا سەرمان سوورماوە تەماشای دەکەینەوەوانە دووش لە شەڕی داعشە سەرکەوتوو بوون ڕاستە ئەمریکا پشتگیری کردنە بەڵام خۆیان شەڕکردن و ئازانەوەوانە سێش ئەو ئیدارەیان کە دروست کردیە ئیدارێکە عەرەبی تێدایە مەسیحی تێدایە ئەویش نمونەیەکی باشە بۆیە دامەکی گەورەی هێن هەیە دا بێبێەوەی بچینە ناو تەفاسیرە زۆرەوە کە ڕێژێمی ئەسەد ڕووخا واقعەکە هاتە پێشەوە بەدڵی ئەمریکایە بەدڵی غەربە بەدڵی تورکیایە بەدڵی سعودیەیە ڕزگاریان بۆ لە نفوزی ڕووسی لە ئێرانی لە حەزب الله جۆ نادەنە ئەوەی هاتووە چییە بیر لەوە ناکەنەوە ئایا استراتیجیەن ئەوەی هاتوونەتەوێ باوەڕیان بە دیموکراتیەت هەیە محتەمەل لایەن مهم نەبیتنەوە بۆی وەزعەکە بەنسبەت کوردی سووریاشەوە گۆڕە وەکو باسیشم کرد بەڕێی من ئەو هەندێک لەوانەیە یان زۆربەی ئەوانەی عەشایری کوردی کە لەگەڵ قوات سووریای دیموکراتی بوون لەگەڵ قسەدا بوون ئەو وەزا تازەیە بۆیان باشترە سونەی عەرەب حکوم دەکا ئەمریکا لەگەڵێتی تورکیا لەگەڵێتی عەرەبی سعودی و خەلیج جوانە بۆیە هینەکەیان گۆڕی مەسلحەتیان لەوەدایە لەگەڵ دیمەشق بن
سووریای دیموکرات بەتەنیا مایەوە کۆبوونەوەیان کرد و دەستوریاندانا شتێکی تێدا نییە بۆ کردووانە بەڵام قرارێکی باشاندا خۆراگر بوون بەڕاستیەکەی شەڕیشیان کرد و خۆراگریش بوون داوای مەتالیبی خۆیانیان کرد لەژێر کاریگەری مجتەماعی ئەمریکی مجتەماعی ئەوروپی و دەوری جەماوەر لە کوردستانی عێراقدا دەوری وەقفی سیاسی هەموو حزبەکان ناچار بوو ئەمریکاش تۆزێ تەراجع بکە ئەگەرنا ئەوانە نەبووانە ممکن بوو لەگەڵ ڕێی تورکیا هیچ فەرقەشی نەبیتن بەڵام لەژێر کاریگەری ئەوە ئەمریکا تۆزێ تەراجعی کرد و وەکو بڵێ ڕەنگە بەدڵم نەبیتن هەمووی بەڵام لە واقعدا مەجالە چتر نەبوو ڕێگای چتر نەبوو هەر دەبێت تۆ خەبات دەکەی واقعیانە تەماشا بکەیت چی ئیمکان هەیە بکەیت نەک چی تۆ دەتەوێت ئێستاکە ئەوە ئیمکانەیە بیکەی ئەوەیە فەرقی هەیە لەگە پێش 2 ساڵ پێش ساڵ و نیوێک شتا واقعی وایە تا زۆرۆفەکە بگۆڕێتن خۆراگری باشە تەسلیم نەبی بە هەموو شتێک ڕازی نەبی ئەتۆ هین بکەیتوانە ئەگەر هێرش کرایە سەر دیفاع لە خۆت بکەیت پژیری گەلت لەگەڵا ملەتت لەگەڵا دنیات لەگەڵا دنیای ئازادت لەگەڵا جەماوەری خەڵکت لەگەڵا خۆشت خەڵکی وات هەیە ئامادەن شەڕ بکەن دیفاع لە خۆیان بکەنەوەوانە ئەوەی کرایە هەنگاوی باشن بەڵام هەتا نەچێتە دەستور ئەم خۆم شخصی قەم نییە ڕاستیەکە ناوێتن لەبەرەوەی ئەوەکو ئەتوا دەکرێتن ڕێکەوتنەچی وەقتی تۆزێک بە ساڵی سوێ دەسوبهێنم ساڵی سوێکە ئینقلابی باچەکان بوو مفاوەزات شەویەک لایەنە لا مەرکەزیاری ئەلان کرد هەنگاوێک بوو بەڵام لا مەرکەزەکە قۆناغێک بوو بۆ خۆیان بگرنەوە دواتر شەڕ بکەن خوا ئومێد دەکەم کە ئەوە هەمان شت نەبێت لە سووریادا ئەو ڕێککەوتنێکە بووە ئەو بەیانە لەلایەن سەرۆکایەتی کۆمارەوە دەرچووە بە عملی بچێتە نقاتەکانی بچێتە ناو دەستور و بچەسب بێنە ناو دەستوردا بۆ ئەوەی متمانەیەکە بیتن و بێجگە لەوەچە ومێد دەکەم قەسەد خۆی دەورێکی کاریگەر ببینیتن وحدەیەکی خۆیان یەکگرتووی خۆیان بپارێزن نەک وەکو چەند ڕۆژی پێشتر وەفدەکی تر سوچە دیمەشق قسەی دەکاتن ئەوانە دەبێت ڕێگر بن لەوەی کە دوو بەرە پەیدا بیتن ئەگەنا کارە ساتەکە قوڵتر دەبیتن بۆیە فرسەت ئەوەیە کە دانیشن لەگەڵ یەکتری بەتایبەتی ئێستاکە هەردووچان هەمان هەلوێستیان هەیە هەردووچان داوارەکەن مافەکانی کورد لە ناو دەستور دابیتن و پێویست دەکاتن دانیشن و پێکەوە گەر وەفد تشکیل بکەن و قسەکردن لەگەڵ ئەمریکا بین لەگەڵ دیمەشق بیتن بە یەکەوە قسە بکەن نەک بە دوو تەرەفەوە بە دوو تەرەفەوە قسە بکەن دوژمن و ناحەزی کورد زۆرە هی کورد و سووریا زۆر دشانە استغلادی ئەوەی دەکەن و ڕەنگە پاشە قسە بکەن دەهینەکانیان لەو قۆناغە ینی ئەوەی کە بۆ کوردی ڕۆژهەڵات ڕۆژئاواکراوە بوورە هەنی پێتوایە کیفایەتە ئەوە لە مەرحەلە ئێستادا ینی زەحمەتە زیاتر تحقیق بیتن لە مەرحەلە ئێستادا ئەبێت تۆ خۆت بگرین اینجا کە چووە ناو دەستور ئەو داواکاریانە یاخود ئەو ئیتفاقی کردایە لەو زوروفی ئێستادا دەبێت تێبگەی کە سیاسەتی ئەمریکا بەتابەتی ڕئیس ترامپ و ئەوانە جیاوازی هەیە لەگەڵ سیاسەتی هەموو لایەنەکانی تر چۆت تەماشا کە ئەوروپا خلافی لەگەڵ یان هەیەوەە ئەتۆ هێزێکی گەورەت نییە تا بتوانین گۆڕانکاری بکەیت لای ئەوان دووشت مهمە یەک قووەت دووشپارە ئەمە ئەو دووەمان نییە ئەگەر هەج بتن زعیفە بەڵام شتێکی ترمان هەیە ئەویش ئەوەیە حەقی خۆمانە لەسەر خاچی خۆماندا دەژین ملەتەکەمان لەگەڵمانە دنیای ئازاد پژگیریمان لێ دەکات تەنانەت لە ئەمریکا خۆی دۆستی کورد زۆرە لە ئەمریکا کوێستا لە کۆنگرس ئەو پرۆژیان تەقدیم کردیە ئەوە ئیدارەی ئەمریکی ناتوانێت پژگوێ بخە لەبەرەوە ئەمە بێقووەت نین بێهێز نین هەم لە ناو ئەمریکا هەم لە ئەوروپا لە پێش هەمووشانەوە یەکرێزی خۆمان یەکدەنجی خۆمان وەکو باسم کردو ئەو سەدان هەزار کەسە کە بەو سەرماوە بۆ فرە هاتوونە سەرشەقام هاواریانە پشتگیری لە ڕۆژاوا دەکەن داوا دەکەن یەکگرتوو بین ئەوەش پەیامێکی باشە لە هەموو دنیا دا تەماشای ئینگلترا و فەڕەنسا و ئەڵمانیا و هەموو ئەو وڵاتانە بکە ئەمریکا بکە جالیە کوردی لەوێن ئەوانیش بە وەکو هەستکردن بە مەسئولیەتیان دەوری خۆیانیان بیدیوە
کەواتە ئەو بابەتەی کە باس لە پشتگوێ خستنی کورد لەلایەن ئەمریکاوە ئەکات ئایا ئەوە هەر قسەیەکی عاتفیە یاخود ئەمریکا ینی ئەکرێ شتێکی وا بکە بە تایبەتیش با بڵێن لە باسی بابەتی ڕۆژاوای کوردستانەکەین ئەمریکا وەکو باسم کرد جیاوازە بەڵام ئەمە ئیدارەی ئێستا و ڕێیس ترامپ نێجارێک و نە دوو جار نە دەجار سیاسەتی خۆی ڕوونە لە قسەکانی دەتە تەسیحاتی داوانە لای مەبەستە پارە لا مەبەستە نەوتەکە بنەرم پارە هندیە نەوتە منم پسەنە فێنزوە لاگرتوێتی دوو سێ جار باسیەوە کردە نەوتەکە دەفرۆشم باشە دەچێتە سعودیە هەمان باز دەکاتن لێرە باسی قووەتیش دەکاتن تەمان عێلاقەی ئەمریکا لەگەر تورکیادا بە قووەتە لەگەر خەلیزا بە قووەتە ئەتۆ لێرەدا ئەتوانێت چی بکەیت لە هەمان کاتیشدا ڕێی عامی ئەمریکی لە ناو جمهوریەکانیشدا دۆست هەیە دیفاع دێرەکەن دەڵێن ئەوانە هاوپەیمانی ئێمەن و برادری ئێمن بەڵام ئەگە خۆت وجودن نەبیتن خۆت ئیسپات نەکەی قووەتت هەیە قووەتەکە دیار نەبیتن کە بەرگری لە خاچی کوردستان دەکا لە داهاتی مستقبلی کوردستان دەکاتن هیناک تۆ مەسەرەن یەک لە قسەکانی ترامپ باسی کوردەکە پێشی وەی جاری دۆم بتەنە سەر و کۆمان باسی جاری یەکەمی خۆی دەکا دەڵێ کوردەکان لەگەڵ عێراقە شەڕیان بوو هاتن بە ملیان گوتوانە چی بکەن دۆ کوردەکان منیش گوتم چی بکەین هیچ نەکەین ئەمە لە عێراق ئەوەندە تریلیۆن دۆلارەمان سەرف کردیە بچین شەڕی پارەکانی خۆمان بکەین دەڵێ شەڕ بوو دوای کوردەکان شەڕیان نەکرد مامانە کە خۆیان شەڕ نەکەم من چی بکەم ئەوە یەک یعنی مەسەرەن لە ڕۆژاواشە ئەگەر هێرش بکرێتە سەر ڕۆژاوا دیفاع لە خۆیان نەکەن زەحمەت دەبێ ئیشەکەیان وەنسون چرچر کە ڕئیس وزەرا بوو حربی عالەمیەی دووەمە لە یەک لە شەڕەکانیان لە ساڵی 41 لە شوێنێکە هێزەکانیان گامارەوە دەدرێن و هێرش بکرێتە سەریان و ئەوانە هەندێک کەس هەبوو ڕێیەوا بوو کە چۆلیکەن و تەسلیم بنەوەوانە ئەو قسەیەکی تاریخی کردوانە گوتی تەسلیم بوون لە هەر شەڕێکدا تەسلیم بوون هەڵسانەوە زۆر زەحمەتە بەڵام ئەگە بە شەڕ ناچار بیمیر ئەتوانێت زوو خۆت بگریەوە و مووقفەکە بگۆڕی ئەوە بۆ هەمومان دەستداتنەوە پەیوەندیت لەگەڵ سەرکردایەتی هەسادەویان کوردی ڕۆژئاوا چۆنە و ئایا پلانت هەبوو کە باڵێن سەردانێکی ڕۆژئاوا بکەی لە کاتی ئەو ڕووداوانە وەڵام من پەیوەندیم لەگەڵ کوردی ڕۆژئاوا و لەگەر باکووریش و لەگەڵ ڕۆژهەڵاتیشە تاریخیە لەگەڵیان دائیمەن لە هەموو مناسبەیەکە فرسەتێکا ببیتن پشگیریم کردوون دانیشتم لەگەڵیانە و پەیوەندیشی باشم هەیە لەگەڵیان هیوان زۆرش حەزم دەکرد سەردانیان بکەم بەڵام ڕاستیدا ڕووداوەکان سەرێ بوون لەگە کاک هیوا بەرنامەیەکمان هەبوو پێکەوە بچین دوامان خستووە نەبی ئینما بەس ناڕاستەوخۆ پەیوەندیمان هەیە هەندێک جار خەڵکانێک دێنێ ئێرە دێنە لام بۆ منیش بە پەیام و بەنامەوە بە سەلامکردن ئەوانە بۆیان دەنێرم لەبارەی ژیانی سیاسی و پێشمەرگایەتی و دیبلۆماسی خۆت ینی بەنیازنی یاداشتەکانت بنووسیەوە یان کارت لەسەر کردووە یان هەر بەنیازنی وەڵام هەندێکم دووسیوە ڕاستیەکەی ناسە وەڵام ینی تۆزێک هەست بە ئاسان نییە پێم وایە نووسینی هینەکانە ئاسان نییە لە تەلەڤزیۆن زۆر قسەم کردووە ئەگەر کۆی کەیتەوە دەبتە دوو کتێبی شەرەوە بەڵام خۆش مەسەرەن مەرحەلەی پەرلەمان نووسینەوەی دەستی پێ کردووە هینێک بیتن بەڵام ومێد دەکەم بە هاوکاری چەند برادرێکە هانم دەدەن و دائیمەن ئیلحا دەکەنەوەوانە ئینشاڵڵا شتێک دەبیتن بەڵام دەترسێ منیش وەکو هەندێک لەوانی کە بیرەوەری خۆیان نووسیوە هەر مەتحی خۆم بکەم لەوە ترسم کاگەدان بەو پێی کە جەنابەت تایبەتمەندی و شارەزایەکی باشت لە حیواری عەرەبی کوردی هەیە پەیوەندیەکانی نێوان عەرەب و کورد یاخود پەیوەندی بە ئام لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست چۆن دەبینی لێکدانەوەی جەنابەت چۆنە وەڵای ینی باش دەڕۆیش بە حەقەت ینی پەیوەندیەکانی کورد و عەرەب لە دوای نەمانی سەددامە
ینی پەیوەندیمان لەگەر زۆربەی وڵاتانی عەرەبی باش بوو چ لە مستەوای حکووماتە کە ئێستا قونسولیان لە هەولێر هەیە هەندێکیان چ لەسەر مستەوای ڕەوشنبیر و مسەقفین و ئەوانە بەڵام ڕووداوەکانی سووریا هەندێک پاشە قسەی کرد لەو مەوزوعەدا ڕاستیەکەی هەر وڵاتێک تایبەتمەندی خۆشی هەیە لە بۆ چوونیان تەماشاکردنیان بۆ مەسەلەی کوردیەوانە من پێم وایە سووریا تاریخیان هەر لە دوای هەموو وڵاتانی عەرەبی دێتن لە تێگەیشتنی مەسەلەی کوردی ڕاستە خەباتی کورد لەو 10 ساڵی ڕابردوودا هەندێک گۆڕانکاری لێکردن و هەندێک باسکردنی جورئەتە لە سووریادا باسی ئەوەی بکەیت کە کورد مافی خوێندن و ئەوانەی هەیە بەڵام دەتوان بڵێم لە عێراقا فترەیەکی ناخۆشە و پێش 2-3 ساڵ ناکۆشی پەیدا بوو ئەو خلافەی بینی حکوومەتی بەغدا و حکوومەتی هەرێمەوانە ڕەنجی دابووە لە ناو بەشێک لە ناو کۆمەلگای عەرەبیدا بەڵام دیسان جانیبێکتر هەیە مثلەن خەڵکەکی زۆر عەرەب لە هەولێرە چ بەهۆی ئەوەی وەزعی ئەمنیان تەواو نییە چ بەهۆی ئەسبابێکی تری اقتصادیە ئەوانە بەنەتیجە لۆ جانیبی هێواری عەرەبی کوردی ئیجابیەتی هەیە هەنی مەسەڵەن یەکەم جار دەبینن ئیقرار دەکەن پێشتر هەر بە لە دوورەوە جوان لێبوو کورد حەقی ئەوەی نییە بەشێکی نکات ئێستا تەماشا دەکەن وڵاتە چیترە خۆیان باسی دەکەنەوە مەمنونن وینوانەکە بچی تەماشا لە مصر ئاسانترە باسی کورد بکەیت و ئەوانە لەبەرەوە هەر خۆی مجتەماعەکە مجتەماعی کراوەیە لە مەغریبی عەرەبی مەغریب لیبیا مەسەل لیبیا فەرقی زۆرە لەگەڵ جەزایر بووە لەبەرەوە قەزافی ئەو ساڵ چەند ساڵی حکمی کردیان خشتێتی ناو مێشتیان کە کورد ئومەیە حەقی دەوڵەتی هەیە و ئینێ ئێستا کە نەشمایە ئەو کەسانی کە دژی قەزافیشن مەسەلەی کوردیان لە تەبیعیە بەڵام بچێت جەزایر نوان نییە جەزایر مەسەلەن لە مەسەلەی عەرەبچێتی تێدا بە قووەتە ئیتفاقی جەزایر لە جەزایر وای 75 ئەوانە زمانی بۆمیدیان ڕەغمی ئەوەی کە ئەحمەد بن بەللا یەکەم ڕئیسی جەزایر زۆر کراوە بوو بەڵام بەداخەوە انقلابی لەسەر کرا و خرایە ناو سزن و ئەوانە و من 1-2 بینیومە تەسریحاتی شتەکانی باش و بەڵام ئەو تەئسیری نەبوو وەکو ئەوانی ترکە لە حکمدان ینی تەئسیرەکەی نەدەگەیشتە هەموو جەماوەری جەزایروانە ئەو دەسەڵات دەوری هەیە مەسەلەن لە ئوردون مەلیک حوسێن دواتر مەلیک عەبدوڵڵا خۆیان ڕەئیان ئیجاب بوو بەڵام نەیانتوانی ئەو ڕەئیەی لە ناو هەموو مجتەماعی ئوردونیدا بچەسبێن ئەوانە لە کۆسب لەوەدا لە فەرهەنگی نەتەوەیی عەرەبیە بەشێک ئێمەشدا مەسئولیەتە هەیە بۆ ئێمەش وەکو پێویست نەجولاوین وەکو پێویست بچینێنە بەڵام عەرەب پاشی دامەزرانی دەوڵەتە عەرەبیەکان پاش حەربی عالەمی یەکەم و دواتریش کە ئیسرائیل دامەزرا بیری نەتەوەیی زۆر قوڵ بوو لە ناویاندا ینی لە مناڵیەوە هەموو ئەوەی بەعسێ دەڵێ ئومە عەرەبیە واحدە ذات رسالة خالدة ئەوەی قەومیە دەڵێ وحدة اشتراكية وحرية الأرض تتكلم عربي هەموو خاچی بە کەرکووک و بە هەولێرشەوە پێیان وا بوو خاچی عەرەبە ئەنجا وەرە تۆ هەتا ئەوەی لە مێشی دەردێنی ئاسان نییە یەکەم دەبی خۆت مەسەل لە تەماشای خەباتی باشوور بکەین لە 56 کە بەرێک دروست بووە دژی حکمی مەلەکی حەزبی باس و ناسریەکان و ئەوانتر قوبولیان نەکردەوە پارتی ئەندامی لەو بەرەیە لەبەر ناوی پارتی دیموکراتی کوردستان قوبولیان نەکردەوە بەهۆی حەزبی شووعیەوە حەزبی شووعی ئەندامەوە لە جەبهەت الاتحاد الوەطنی بەهۆی ئەوانەوە هێنیان کردووە دوایە لە هەفتا کە بەیانی یازای ئازاد دەرچوو حەزبی باس لە سووریا بەیانی دەرکرد گوتیەوە خیانەتی ئومەی عەرەبیە ئەو سەقافەتە ئەو هێنا بە ئاسادی لا ناچیت بەس لەگەڵ ئەوەشدا حیوار باشترە تیان بگەێنن و بۆیان باز بکەن هەر بۆ هین دارەچیان لە مصر نەدوە یەکەم کرد زۆر خەڵکیش زۆر هاتبوو لە مەرکەز ابن خەلدون لەوانە ئەوانەی هاتبوون صادق المهدی بوو کۆنە ڕئیس وزەرای سوودان بوو باسم کرد تاریخی کوردی و تۆزێنم کرد لە قەدیمەوە تاریخی کۆن و تا دەگات سەلاح الدین ئەیوبی تا دەگاتە مجتەماعی مصری
چەند کورد دەوریان هەبوو لە هێنا لە ئەحمەد شەقۆیە بەگداتە قاسم ئەمین و فلان و فلان و فلان کە تەواو بووم یەکێک لە دانیشتنەکان ناوەکەم نووسیە هەسا قسەی کرد و مەتهی کرد و تێوە قسانە زۆر باشە بەڵام من پرسیارێک لە عەدنانی دەکەم ئەنگۆ ئەوەندە پیاوی باشن و تاریخن بۆ نابنە عەرەب وەڵامتر سادەرنی ئیبراهیم کە ڕەئیسی ئیبن خەلدوون بوو پێکە نووسی جواب داتەوە وتم نا من خۆم جوابی دەدەمەوە صادق المادی شەروە وتم نا وەڵام خۆم جواب دەدەم وتم وەڵا قەلەباڵغ بە زۆرش تازە چووم جار ئاخری 97 بوو وتم کاکە ئێمە ملەتێکین دابەشکراوین بینی عەرەب و فارس و تورک ئەنگۆ بە ئێمە دەڵێن ئەرز تتكلم عەرەبی لۆ نابنە عەرەب ئەوە تۆ خۆت وا دەڵێ تورک بەمە دەڵێ بۆ تورکن چوونەتە شاغ زمانتان لەبیر کردیە و نەبی تورک بن ئێران زمانی شای بەمایان دەگوت ئەنگۆ ئارینە و ئێرانینە و خومێنیش هاتووە دەڵێ لە ئیسلامە حدود نییە ئەمن اقتراح دەکەم ئەو سێ ملەتە کۆ ببنەوە هەویە ئێمە تحدید بکەن ئەمە تورکین یان عەرەبین یان ئەو وەختێک بڕیارش دێن وەڵا بۆ پێکەنین جا مەقسەدنەوەدایە ڕەغمی ئەوەشە لەمە لە قاهرە کۆنفرانسێکمان کرد بە ناوی حیواری عەرەبی کوردی و زۆر دەنجیدایەوە لە نۆتوەش کراوە پاشتری لە شوێنی تر کرا لە دانیشتنی یواهین کرا ئێستاش محتاجین لەوەی کە ئێمە محتاجین کە بە دوای حیوارە بگەڕێن دەنجی خۆمان بگەێنین پەیوەندیەکانمان بەڵام ئەوە بێ قووەت ناکرێت بە قووەت دەتوانی باش قووەت مەقسەدمەوە نییە بە شەڕ بێ ئینوانە وحدەت قووەتە کیانت ببتە مؤسسات قووەتە دیموکراتیبی قووەتە لە ناو خۆتە عیلاقاتت بازوی قووەتە ڕەچاوی مافی خەڵکی تر بکەی قووەتە ئەو قووەتانە دەبیتن بەدورن جۆدارە بگرن زۆر باشە کەواتە لەوانی لەگەر ئەوەی کۆکبی کە بابەتی ڕخلێبوونەوەی کورد لەلایەن عەرەب زیاتر پەیوەندی بە سیاسیەکان هەیە گەنە نەسیجی هەردوو مجتەمەعەکە بزانم کێشێکی وایان هەیە بەڵێ کێشمان هەیە ئەگەر بڵێن نیمانە مجاملەی یەکتری دەکەینەوە کێشمان هەیە کێشمان ئەو سەقافەتە سەقەتەیە کە تا ئەوڕۆکە بەردەوامە کە قوبولی یەکتر ناکەین کە کراوە نین سیاسەکان ویان نەکردیە کە ئەوە بڵاویتەوە بەشێکی سیاسەکان وایان کردو بەشە ئەساسیەکەی لە تاریخەوە لەمان هاتێ خۆی ئەوڕۆ نییە باشە لە 1540 شەڕی جالێران بووە باشە خۆ ئەو هێنە نەبوو ئەو وەختیش ڕق و چینە هەبوو بەناو ئەچتر بوو بەناوی قومیەت نەبوو بەناوی تایفیەت بوو شیعە و سوننە بوو ئەو سەقافەتە هەر هەبووە شەڕ بووە بینی دەوڵەتی عوسمانی و دەوڵەتە سەفەوی ئەم هاتووە عێراق داگیر کردووە ئەگەر عوسمانی هاتی بیتن زوڵمی لە شیعی کردووە ئەگەر ئێران هاتی بیتن زوڵمی لە سونەی کردە ئەوانە هەمووی ماوەتەوە لە ناو هێندادا هەر تەماشای کەلچەرەکەی بکەیت بزانە چەند نوختە بەرامبەر یەکتری هەیە ئەمە یەکەم گۆڕانکاری کە بوو لە عەقلی عەرەبی عێراقا سەورەی چارەی تەمووز بوو کە دەستوری موقەتیان دانا مادەی سێم دەڵێ کورد و عەرەب شەریکن لەو دەوڵەتە شوڕەکا فی هذا الوطن ئەو وەختی لەبەرەوەی زەخمی شۆڕچەکە زۆر بەقووەت بوو و حزبی شوعی دەوری زۆر بوو لە هینەکانە پارتیش بەقووەت هەیناتوە ملەتی عێراق چۆ قۆناغەکی تر چۆ قۆناغە کە بڵێ ئەمە کورد و عەرەب براینە بەڵام زوو لەژێر کاریگەری هێزە نەتەوەیەکان انقلابی لەسەر عەبدولکەریم قاسم کرا جارێکی کە فەرهەنگی یەکنەتەوەی کە هەمووان عەرەبین لە چێن دەربیەوە تەماشای باچەکان بکە و قەومیەکان بکە کورد بە عەرەب دەزانن هەندێک دەڵێن ئەسڵیان فلانە و هەندێک دەڵێن جنیشە مەسەلەنەوە ئەوە فەرەنگە دواتریش تەبعاً سیاسیەکانیش خۆ بەشێکن لەو ملەتە سیاسی لە چێ هاتووە من ئێستا من سیاسی ئەندامێکم لەو کۆمەلگایە ئەگەر ئەو سەقافەتی بۆم باس کردی وتم لە مڵالیەوەی هینوانە شعورم کرد فەرق و جیاوازیمان هەیە مناڵی بینون بۆچی دەوڵەتمان نییە ئێمە بۆچی بە زمانی کوردی ناخوێنین بۆچی رادیۆ کوردی نییە بۆچی تەلەڤیزیۆنی کوردی نییە ئەوانە هەموو پرسیار بوون خۆ سیاسی پێر نەکردن خۆت هەستی پێ دەکەی زۆر سوپاس بە ڕێز کاک عەدنان موفتی بۆ و دەرفەتێک کە پێت داین
گفتوگویەکی باش بوو هیوای تەمەندرێژی بۆ جەنابەت و سەرکەوتنی بەردەوام. سوپاس بۆی بخێر بێن.